في حصاد جيد. ئاستی فرۆشتنی باشە بوو بەراورد بە هەر پارێزگایشی تری عێراق چونکە وتەیەکی بەناوبانگ هەیە دەڵێت میسر دەنووسێت و لوبنان چاپی دەکات و عێراق دەیخوێنێتەوە. ولبنان يطبع والعراق تقرأ. ئەوەی کە ترس هەبوو لەسەر کۆرۆنا ماوەیەک دوا خراپ پێشانگاکە ئێستش کەمێک تەسیری هەیە کۆرۆنا بەڵام خەڵک بە خۆپارێزیەوە کە هەر بەشدار و گەڕم و گوڕیەک هەیە بۆ پێشانگاکەی لەبەر ئەوەی لە زۆربەی وڵاتان ئەم پێشانگایە نەکراوە تەخیر کراوە. يعني إذا نستطيع أن نحدد نسبة ئەگەر ڕێژەیەکی سەدی دابنین بۆ هەرەسێنانی بازاری کتێب لەم ساڵدا ئەوە بە تەنیا ڕێژەکە لە 70 تێدەپەڕێنێت. ناچار بین بۆ کەمکردنەوەی چاپ و بڵاوکردنەوەی کتێبەکان لەگەڵ دواخستنی چەندین پرۆژەی تری کتێب تا بازاڕەکان دەبوژێنەوە. لإنجازها حتى يبدأ السوق بالتحرك.